سڵاوتان لێبێ بەڕێزان نزیکەی 31 ساڵی ڕێکە حکوومەتی کوردی حکمی ئێمە دەکا دەمێت لەسەرێکێک لەو کێشە و گرفتانەیە کە هەتا ئێستش هاوڵاتی بەدەستیەوە گیری خواردووە قسە لەگەڵ هاوڵاتیان بکەم بزانم کێشەی کارەبا کەی چارەسەرەکرێ کە باز لەوە کرا جۆزەی چلەمپێری پێوەری زیرەک دانرێت وتر کێشی کارەبا کۆتایی پێدێت بزانم ئایا کێشەکە کۆتایی پێهاتووە بزانم پارەی مولیدەیان چۆنە وەزیان لەگەڵ کارەبای مولیدەیە چۆنە لەگەڵ ئەم بابەتە لەگەڵ بەشێک لە هاوڵاتیانە قسەکەم ئێوەش بینەری وەڵامەکانی بان بن فەرموو. ئایا بەڕاستی وەزی کارەبا لایەوە لەوانەیە بتوانن بەهۆی ئەم پێوەری زیرەکەەوە ئەگەر لۆ لەسەر ڤیدەرەکان زۆر بوو ئەم پێڕی ماڵەکان دابەزێنن ئەو کاتە بتوانن تۆزێ ڤیدەرەکان زیاتر کارەبای تێبن ئەژینا ئێستا پێوەری زیرەک هەمانە ئەڵێ بۆ نمونە لە 20 ئەمپێڕ هەڵەسێتەوە یا لە 15 ئەمپێڕ ئەکەوێ یعنی بەو پێەیە کەواتە ئەمپێڕی پێوەرەکان کەم بێت ئەو کاتە ئەتوانن کارەبای زیاتر بن. ئێستا چەند ساڵە خەڵکی خۆمان بەدەست نەبوونی کارەباوە ئەناڵێنێ پێ دوایە چۆن چارەسەری ئەم کێشەیەکرێ خەڵکی تر ئەوەندە سەری لە ناو مشکلەی کارەبا و مۆلیدە و پارەی کارەبەدەوە پارەکەمەدە و ها جۆزەکە کەی ئەم کێشانە کۆتایی پێ جا وەڵڵاهی کەی کۆتایی پێ ئەو مبەڕیر بەوە هێنەوە ئەڵێن گوایە وەزیری سامانە سروشتەکان سوتەمەنی سەرف ناکا بۆ ئێستا محەتەیەک هەیە گوایە لە چەمچەماڵ عیدی قەیوانە بۆ نموناڵێن ئێستا حالیان سوتەمەنی وقود بۆ ئەو محەتەیە سەرف ناکەن ئەمەی من بیستومە قسەی ناو خەڵکە نەک وەکو دایرە و ئەمانە بیست بێتم ئەڵێن گوایە حکوومەتی عێراقی سوتەمەنی بۆ دابینەکە بۆ پێ ئەویش کارەبا ئااتەوە بە مووسڵ و کەرکووک و ئەم ناوە نازانام تا چەندێ ڕاست باز لەوە کرێ ئێستا وەکووتت یعنی کارەبا هەناردەی شارەکانی تر عێراق کرێ ئێمە خۆمان پێداویستەکەی خۆمان ئەوەندە کەمە چۆن نەتوان کارەوە بۆ شوێنەکانی دیکە بن ئاخردەی ئەگەر سامانە سروشتەکان و قودی بۆ دابین نەکات نازانم ئەویش مەجبورە محەتەکەی تازە تەشکیل کردووە تازە دروست کراوە محەتەکە بە پێی قسەی خەڵک کە محەتەکە دروست کرابێت ئەو کاتە ئەبێ و قودی بۆ دابین کەن و بۆی تەولید بکاویش لە کێشەکانی بە بەردەوامی وەزارەتی کارەبا باسیەکە ئەوەی خەڵک بۆیلەر و با بڵین هیتەر و ئەم شتانە بەکارێنێ بەدیلی ئەمە چیە تا خەڵک بۆیلەر بەکارنێنێت تا بۆ نمونە هیتەر بەکارێنێ سپلیت بەکارێنێ لۆت کەم کاتەوە ئایا پێدانی نەوت و گاز و با بڵین ئەمانە بە خەڵک تا چەند حەلی و کێشەوە جا ڕاستە جاگەر نەوت بۆ خەڵک دابین بکرێت خەڵک بۆچی هیتەر دابگرسێنێ بۆچی سۆپا دانەگرسێنێ ئەو کاتە و لۆ دەزۆرە دەستە کارەبا نامێنێ باش ئەو کاتە وەزاری سامان سروشتی خۆمان ناتوانێت ئەم سوتەمەنیانە بدا بە خەڵک بۆی ئەم لۆدە لەسەر کارەباکەم بکەن وەڵای ئێمە لەسەر دەریایە نەوتین چۆن ناتوانێت نازام هۆکەی چیەکە ناییە ئەجینا هەموو کەس دەزانێت کە کوردستانی ئێمە چەنەها بیرەنەوتی تایە بۆچی نایەن بە خەڵک نازانن لە هەموو شوێنەکانمان پڕە لە گازی سروشتی بڕە لەنەوە هەر وەکو باسەکرێ ئەوە خەڵکی جیۆلۆجی و ئەمانە باسیەکان هەر زۆر لەسەر دەریایە نەوتی کارەبا هەر نابین و حکوومەتی هەرێمەڵێ نامە بۆ لە داگرسێن نابێ هیتەر داگرسێنی خۆم بەشی بشۆم دەبەرە چارەسێکم بێت بەرمیلیۆت بە 180,000 تۆ بەس 50 دەمەزم قەت کارەبا داگرسێنم کارەبای ئەم دوکانە چییە من 1,200,000 بێتەوە چەند باتەوە 1,200,000 1,200,000 دینار بەخوا 1,200 چی بەڕادێک و ئەو دوسێ گوڵۆپەمەیە ئاشە حکوومەتی هەرێم ماقول نییە ئەمپێڕی مۆدە 25,000 بێ مۆلیدەم مانگە چەندە بۆیدا 25,000 ئەمپێرێک بۆن پێڕ 25,000 ئەمپێر دێت تقریبا حەوە پێڕمەیە 25 175,000 1,200,000 شما باری کارەبا تەسەورەکەی کاکە کەی کێشەی کارەبای وڵاتی خۆمان چارە وڵا قەت چارەسەر نابێ قەت بۆ ئومێدت نییە پێ بەتەمای کۆمپانیا بێ چارەسەریکە ئەمە کۆمپانیا حکوومەت نییە بە قوربانی چاوبوو باشە پاری خۆڵم چییە ئەلە تۆ 380,000 پاری خۆڵە لە
هەموو ڕۆژە حەقی قەسەبخان خۆڵەکەش 380,000 بەخوا 380 دەرشم لە پاری خۆڵ خۆ من حەمان لێرە سەر نابڕم لە قەسەبخانە سەرێن قەرەگۆل 45 دەرشمان لێ سەر حەقی سەربڕینەکەی لێش پارەتان لێ سێن لێرە هیچ بەشمان لێ سەرێ پاری خۆڵم فڕێمەیە کاکە وڵات تۆ دوکانی قەسابی ماسی و مشک فرۆشتن هەیە هەموو مانگی 25,000 وتم وڵا یەک دیارە نایامێ وتە وەرە بزان ئەم پارێت چی لێ 370,000 وعدی بە ئەکس ئادەمێ بۆ کارەبا بۆ دیاری کار بۆ هەریق بۆچی بەکارێ کاکەم بۆچی بەکارێ پارێ باشە خەڵک چی بکە ئێستا بەدەست ئەم هەمووە بباجەوە گیری خواردە ئەوتیان چاکسازیەکەین چاکسازیەکان ئەمانە بوو وەرە خەک هەمووی پیا و هەبی هەمی هەڵسێلیان دەران پەڕێنە کۆمپانیان بۆ چێ من باشە تۆ گریمان ڕۆژە ڕۆژان دەسەڵاتت ببێ چۆن کێشەیەم خەڵکە چارەسەرەکەی کارەبا چۆن بۆ خەڵکە داوی وەڵا 24 ساعت کارەبایان بە خەڵک من چۆن چانی چۆنی تاقم شەڵسی دانیم بۆ نمە تاقم شەڵسی دانیم لەو ئەزمەڕە زەمان 30 ساڵە حکومداریەکەن هەتا ئێستا توانای بەرهێنانی کارەبان لە زستانە ڕەنگە 10 ساعتێک کارەبانە بێ کۆرە کارەبای چی وڵی سەلام عەلەی کارەبا ببینی شەو کارەبا 10 ساعت 12 دادێ بۆ هیچ دانەگریسێ فریا چیەکەی بە قوربانە وڵی کاکە گیان داوا لە هاوڵاتیانەکە هەمی هەڵسێ دەری بەڕێنێ ئەمە کەی ژیانە هەموو بازە بەسەر دوکان بە ذاتی خۆ بە ذاتی خۆ ئەمانە حسابم کردووە ملیۆنێک و 200 دەرما باقی قەسابخانەیە حەقی سەربڕینی یەک حیوانمە بە سەربڕن 10,000 بەخوا گۆرەکەی سەربڕنە 30,000 بۆمان لە پارەی زبڵ و پارەی کارەبای تۆ پاری 375,000 مەرێتم کاکە هیچ چییە وڵا تۆ قەسابی و ماسی و گۆشت فرۆشتنێ تو کاکە خۆڵەکەم بۆ فڕێمێ من دەبوو فڕێمێ بۆچی من وتیانە گەر جۆزەی زیرەک دامرێت چ لەم پێرکارەبا دەین بە خەڵکو و کێشەی کارەبا چارەسەرەکەی ئێستا وەزی کارەبا چۆن وڵە وەزی کارەبا زۆر خراپە یعنی چلەکەش بیان هەر خراپە ئیسا کردویانە بەسی هەر خراپتر لە ماڵەوە شتێ داگیرسێنین ئەبێ بە دوانێک سەر کوژێتەوە دوو جارە کوژێتەوە دوایی دانەگەشێتەوە بێت تەلەفۆن کرد بە کارەبا تایەت ئیزعاج دەکات کارەبای بمێنیتەوە تا ئەوانەکە ئەوە باشە وڵاتی خۆمان وڵاتێکە پڕە لە گازی سروشتی پڕە لە سوتەمەنی 4-5 میلیۆن نەفەریشی ئەم کێشەی کارەبایە چەند ساڵە خەڵک بەدەستی وەناڵێنی بۆ ناتوانن چارەسەری واللهی تر ناتوانن هەرچی هەڵەستی ئەڵێ من چارەسەر یەکەم ئەچێتە پێشەوە شتەکەکە بۆی ناکرێ چارەسەر ناکرێت خەتای خەڵکەیە خەتای ئەوانەی سەرەوە خەتایوانی سەرەوەیە خەتای خەڵک نییە خەڵک بڵێت چی خەڵک پاری بەرێ شتەکەەکە پارەکەی نەیتێ شتەکە ناکە پارەکەی بە نیوە ناچڵی بێتە شتەکە ناکاتەوە ناکات ئێستا باز وەزارەتی کارەبا هەمیشە داوایەوە کە ئەڵێ خەڵک با بۆ لێر بەکارنێنی هیتەر بەکارنێنی بۆ نمونە ئەوان ئەی خەڵک بۆ نم بەچی خۆی گەرم کات و لەو لاوە نەوتیشی پێنادا ژیان بریتە لە خۆ گەرمکردەوە و حەمام و کارەبا ئەمانە ئەساسیە بۆ ئیسان کە ئەمانە نەبووتەوە ئێستا کاکە بەڕێز باسی گورتی بە ئەوان خۆیان بێن لە بەحری دوکانە دەراچی دوکان خۆیان بشۆن بۆ ئاوا ساردە و کاتە ئێمەش خۆمان تابان نابێ دەبان ناکرێەوە شۆ دانیشتوو نەمان عالم لە شۆ دانیشتوو چۆن ئەم کێشەیە حەلەکرێت چارەسەر چی هەر ناکرێ ئەمان بۆیان ناکرێت ئەمان بۆیان ناکرێ بەرەوە خەڵکەکەش بووی ناکرێ خەڵکەکە مەقاول لە هەرچیە بێ ئەڵێ ئەو کارەوەیان بۆ چاکە ئەڵێ بەچەند بۆم چاکە ئەڵێ مەسەرەن بۆنگە بۆ چاکە ئەڵێ ئەبێ بۆنگە بۆم چاکە ئەویش بەقەدەر پارەکەی خۆی چاکیەکە ئەم کێشەی تر هەر حەلی نییە بەم شێ حەلینی و تاو لە ڕووی کارەبای مۆلیدەوە کارەبای مۆلیدەوەزی چۆن کارەبای مۆلی زیان کردووە کارەبای مۆلی بۆ بە 20,000 ئەمپێری بۆ بە 20,000 ئەوش گرانتر بۆ لە تابان گرانتر بۆ لەبەر و گاز گران بۆ ئەی باش خۆ ئێمە خۆ گازێکی زۆرمانەیە بۆ گازانە نادەنە مۆلیدەکان بۆی خەڵک بە هەرزاندە ئیتر گاز عالەما بەرز بووەوە مالیش بەرزێکات بۆ خۆمانە خۆ بێگانە نین ئەمە وڵاتی خۆمان نیە ئەخرەی فرۆشین بۆ ئەیفرۆشین پارەکەی چاکە بۆچی بیا بە خەڵکەکە پارەکە لە خەڵکەکە مهمتر تەبان هەرچەندێک خۆ حەسکە خراپ بوو خراپ بوو بەڵێ بۆچی کردیانە بەم جۆزەی زیرەک و ئەمستانە و بەساب پێ پێڕوسە هاتوخوار ئەڵێن بۆ 20 ئەمپێر ئێستا ناوێری بۆی لەرێک هەڵکەی ناوێری سپلێتی هەڵکەی ناوێنیدا بۆ بەسێ 4-5 ساعات هەیە ئیتر نەئاوێکی گەرمە بۆ گەرمە بێ بۆی لە ئیتر نازە کاربەکوان نەماوە خۆ باز لەوە کرێ ئێستا حکوومەتی هەرێم کارەبا ناردەکە بۆ شارەکانی تری عێراق ئەوە چۆن بۆ خەڵکی دیکایە بۆ خەڵکی خۆمان
ئەوە ئەگەر ڕاستە دەوێ سێ چوار دێر شعری شاعری گەورە مەلا حەسەنی قازیم ئەهێنێتە یاد هەزار ڕەحمەت لە گۆڕی بێ مەلا حەسەنی قازی لە شەستەکانە بووە قازی بووە لە هەڵەبجە ئەڵێ ڕۆژێک دێت ئەم کوردستانەی ئێمە پێڵن شەرخی دوون پەروەر یانی شتێکی نەخوازرا و شتێکی خراپ عکس ئەڵێ کتێبێکەیە لە کتێبەکات و ماکراوە بە ناوی دیوانی شاهۆ ئەڵێ چرخی دوون پەروەر هەمیشە یارمەتی نادانەکات پیاوی دانا ناوجەرگی لە داخەژانەکات عەسلی نووری پێ ئەڵێن ئەم دەورە منحوسە کەچی هەر لە دەوری پیسی جەنگیز و ئۆلاکوخانەکات کەر لەجێی ئەسپێک کە حێلە دێتە مەیدانی مەساف بزنەچێوی وا لەگەڵ شێر ئارەزوی زۆرانەکات قەل ئەبینم لەجێی باس بۆتە سەردار و ڕئیس گورجی برسی لە جێگەی شوان سەرپەرشی ڕانەکات مامەڕەوی بوو بە دەفتەردار و گشتی دووجی چەور مشکی برسی سەپانی ڕستی سەرخەرمانەکات کۆغڵی چەڵتو گەدێتە دەست هێکانەی کۆنە ساڵ وڵاو دێری گوڵاڵ و سندڵ و ڕێحانەکات پیاوەتی نایا بە شاه و ڕۆژی سپڵە و هەرزەیە هەر کەسێک بەڕاستی پیاو بێ خۆی لە خەڵک پەنهانەکات خوا پەنامان بگرێ بۆ ئێستای وت حەسەنی قازی شعری ئەوە هەزار ڕەحمەت لە گۆڕی بێ هەڵەبجە شعری من نییە 50 ساڵ پێش قازی وە لە هەڵەبجە ئەو پیاو ئەم شعری نووسیوە بەڵام بەداخەوە ئەڵێم خاوەن ئەم وڵاتێمە خاوەن ئەم هەموو سەرۆت و سامان و داهاتە بێ کەزا دەچی لێ دێ بۆ کوێ ئەچێ سێکتەری کارەبا بەرەو تەفنیش بوون ڕۆی سێکتەری تەندروستی هەر تەفنیش بوو یعنی هەموو بارەکان بەرەو نەمان ئەچێ یا ڕەبی کەسڵی خۆڵە کوێرەیە نەگری پێتە خەسەخانە ئەمە خۆمان 5 میلیۆن کەسین تقریبان 5 بۆ 6 ئەگەر ببین خاکەکەشمان پڕە لە وزە پڕە لە سوتەمەنی پڕە لە نەوت پڕە لە غاز چۆن ناتوان بەم هەمووە سەرۆت و سامانەوە خوا پێداوین ئیدارەی 5 میلیۆن کەس بکەن لە ساڵەکانی هەشتاویەک و دووسەیە لە گەرمەی شەڕی ئێران عێراق بوو سەدام حوسێن ڕئیسی عێراق بوو پیاوێکی ڕەفیقم ئێستا گەلێ جار ئەیبینەوە کاتە تاجر بوو ئەچوو لە شوێنە شتێنە جارێکیان چوو بۆ تایلەند ئەو کاتە برنجی تایلەند فەردەی بە 10 دینار بوو کەس نێخایگو بۆنی دێ ئەمریکا نەخری بە 12 دینار من بینی کاک ناسیحی نابووکتم ئەو برنجە تایلەندە لێرە کەس ناخوا لەوێ فڕێدا هایکەنە بەحرە چی لێکەن قوتی وەڵڵی فەردەی برنجی تایلەند لە تایلەند تا دێت لێرە 52 دینارەکەوێ حکومەت بە 10 دیناریدا بە خەڵک 40 دینار بە زەرەری ئەمان بەخێوکردنی میلەت بوو ئەمان پێش هەموو شتێک بیر لە ژیرفان و لە داهاتی خۆیان نەکەنەوە ئەو کاتە وڵات کاوە بوو کاموشتێ درا بە کۆمپانیا ئەو کاتە وڵات بەرەو نەماچ و کە هەرکەس بۆ خۆی بوو خوا پەنامان بگرێن بینیەکەی کەی کارەبای ئەم وڵاتە چارەسەری ناکرێت و حەت ڕۆژ بە ڕۆژ هەنگاو بەرەو تاریکی ئەنین شعرەکەی مەلا حەسەنی قازی بمێنێ ئەو چارەسەرە هەر ناچیت چیت بە بەتەشی هەزار ڕەحمەت لە گۆڕی مەلا حەسەنی قازی بێ ئێستا کێشەی کارەبا چەند ساڵە خەڵک بەدەستیوە ناڵێن بەڕێی جەناب هۆکارەکەی چییە بۆ تا ئێستا چارەسەر ناوە وڵاو کارەکەی بۆ هەردوو لە ئاگەڕێتەوە ئەم سەرچاوی حکوومەت یاریێمی کوردستان نەیانتوانی بێلوان لە سەرچاوەیەکی باش یا میکانیزمێکی باش بە هەوڵدان بۆ چاستەری کارەبا کێشە لەسەر کێشە خراوەتە سەر کێشەی تر ئەم کابینە بە کابینێکی سپاردووە کابینە لەسەر کەڵەکە بوون هەتا ئێستا بوونە بەرە نەیانتوانیوان وەک پێویست شتێکدارە ئامێرێکی پێوەرێکی زیرەک دانێن تا ئێستا ئەوە ئێستا بەردەستە بۆ تەواوکردنی ئەم سیستەمی زیرەک و سیستەمەش خەڵک بڕێکی گلەی هەیە ئەڵێ وەکو پێویست نییە بۆ من ناتوانێت ئەو پێداویستیانەی من کە هەمە لە ماڵەوە دابینکە چۆن ئەم پێوەری زیرەکە هەم پێداویستی پڕکاتەوە هەم بتوانێت کارەباش بە جۆرێک لە جۆرەکان باشتر بکات لە ژانە ئەمە بەس ئەوەیە شتێکی باش ئەم پێوەری زیرەکە بۆ سنووردارکردنی مەحاویلەکانە بۆ دابەزین لۆدا بۆ ئەوەیە کە هەموو تاکێکی کۆمەڵ بزانێ کارەبا چەند بەکارێنێ زمنی ئەو پێوەری لە ماڵەوە هەیەی سەعاتەکە گۆڕاوە بە ساعتی زیرەک ئێستا لە ساچەنی ئەم پێوەرە زیرەکە کەوتۆتە کار و هاوڵات تەسەوڕەکەم لە سا 75 بەرەو ژوور ئیژەکە بەڵام هەنێ شوێن ماوێتی کاری لەسەر ماوە بکرێ 5 ئیشەکە چۆن تا ئێستا بۆ نمونە هاوڵاتی 4 بۆ 5 ساعت کارەبای حکومی وڵاویان ئەگەڕێتەوە بەحساب گەڕێتەوە بۆ لۆدی فیدەرەکان بەرزن لۆدی زستان هاتنی وەرزی زستان ئەوە ئەساسیە لەگەڵ ئەوەشە زۆر هاوڵاتیان باز لەوەکەن کە ئەوان پێویستیان بۆ نمونە بە ئاوی گەرمە پێویستیان بۆ خۆگەرمکردنەوەی ئەگەر ئەو ئامێرانە بەکارێنبێن ئەی بەدیل چییە تاوەکو هاوڵاتی بتوانێت ئەو لۆدە گەورەیە نەخاتە سەر کارەبا وڵا پێویستە هاوڵاتیش و دابەشین کارەبای ئەوەش بزانن ئەبێ هەردووکیان هاوکاریەک بن بەپای پێویستی مەسەن بۆ لەرکە ئیشپێکە لە شوێنێکی تا شتەکانی تر بکوژێنیتەوە بێ هاوکاربی کۆمەڵێک پێداویستی هەیە
زیاتر ڕاکێشن ئەمیری دابینکردنی سوتەمەنی بۆ نمونە نەوت و گاز و ئەمانە تاشان هاوکارە بێ لەوەی هاوڵاتی کەمتر پەنا بۆ ئامێری وەکو بۆیلەر وەکو با بڵین سپلید وەکو با بڵین هیتەر ئەوانە بن بە دڵناوێت دەورێکی باش ئەساسیە بینێ بۆ مەسلەی سوتەمەنی ئەویش ئەگەڕێتەوە بۆ حکوومەت هێرێمی کوردستان سەرچاوەکانی سامانە توشتەکان ئەبێت پێویستەوە بە جددی کار بکات لە پێناوی هەموو ماڵێک نەوتی خۆی وەرگێتوە پێداویستی پڕکاتەوە لەبەرەوە خەڵک زیاتر پەنا نەما بۆ ئامێرێنە کارە ڕئیسەکان توانین بڵین ئەوەیە سوتەمەنی دابین کرێ نەوت و گاز هاوڵاتی کەمتر پەنا بۆ ئامێرەکان بەرێ بۆ خۆگەرمکردنەوە کاتە سوتەمەنیەکە بەکار بە تاکی شتێکی دڵنیایە سوتەمەنی دابین کرد بۆ هاوڵاتی هەموو ساڵە نەک بە 2 ساڵ جارە بەرمیلەگەوە لەوان کافی نەبێ بۆ خەڵک زیاتر هاوکاری خەڵک بکەن و پێداویستی سوتەمەنی دابینکەن لە غاز لە نەوت لە هەموو پێداویستەکان سوتەمانی قەیران لە کارێکی تر بەکارنێنێ بۆ بە تاکید لەبەرەوە کارێکی تر چیت بەکارنێنێت خەڵکی ژەمووی ناڕەحەت نەبن و گرفت نەبن بە مەسەلا ئەمریکا کارەبای مۆلیدەیە کارەبای نیشتیمانیە بەردوو لاوە بێ هاوکاری یەکتری بن ئەبێ خەڵکی ژەبێ هاوکاری کارەباش بێ کارەباش سامانە سوێشتەکانی جەبێ پێداویستی خەڵک پڕکاتەوە لەبەر خەڵکیشی پەلاماری شتی دنیات 30 ساڵی ڕەبق ئەم 30 ساڵە تا ئێستا نەتوانراوی کێشی کارەبا بۆ خەڵک چارەسەر بکرێت تۆ وەکو پێشبینی خۆت تەسەورەکەی کەی حکوومەتی کوردی یان دەسەڵاتی کوردی بتوانێت کێشەی کارەبا بۆم هاوڵاتیانی خۆی چارەسەر بکە ئیتر واز لە مۆلیدە و هەڵسانی جۆزە و ئادەی بۆیلەر دامەگیرسێنە سپلیت بینە ئەوە جیازی کار کەی ئەم کێشانە کۆتایی یعنی بە تەسەوری من بڕوا ناکەم چارەسەر بێت تا ئەمانە لەسەر حکم بن چونکە قازانجی ئەمان لەوەیە کە چارەسەر نەکرێت بۆ قازانجەکەیان لە چیە قازانجەکان لەوەیە یعنی مەعەدەل شتێک هەبێ ئەم میلەتی پێوە مەژغوڵکە تێگەی خۆی سە جاران وتیان کاکە نەوت هەرزانە بۆیە ناتوانین مەعاش بین بەڵامی سەر نەوت چانێ بەرز بۆ تۆ یانی سە حالیان ڕۆژانی وایە تا $80 ڕوە $85 ڕوە بەرەونەوەدی شەڕوە بەڵام کێشەکە لێرە هەر زیاترە بێ بۆ ینی خەتای خۆشمانی تایە بەڕاستی بەڕاستی خۆشمان بە لەگەڵ فێڵەکانیەوانە ئەڕۆی تێگەی عادەتمان پێگرۆ فێر بووین ینی ئەوان چۆن یان ئێمە بخەڵەتێن ئێمەش لەگەڵ یان ئاڕۆین دویان کەوتوی ئێستا وەزارەتی کاربا هەمیشە داوا لە خەڵکە کاڵێ بۆیلەر بەکارمێنە سپلیت بەکارمێنە هیتەر بەکارمێنە ئەی خەڵک بەدیلی چییە تاوەکۆمانە بەکارنێنێ بۆ نمونە نەوتی پێ نادا غازیشی پێ نادا سۆبەی پێدا بیکرسێن ئەی خەڵک چی بکە یعنی هیچ بەدیلێ نییە تەنها بەدیلەوەی بە قسەی ئەمانکەی بە قسەی ئەمانی شکرد ئەگەویتە ساجی عەلی یعنی بەجری من گەنجێکم خێزاندارم کرێچیم حالیان کەی بوو ئەمڕۆ 350,000 داوە بکرێ 350,000 داوە بکرێ بەس بۆ کرێی خانووی تر مەسروفاتەکانی حکوومەتی خانوو کە ئاو کارەبا بوو یعنی بە هەردووکیۆ ئەوە نەمداوە ئەم مانگە تێگەی ماڵی خۆتان بەزی دوکانەکەنە هی دوکانەکەم ئەیسا ئەگە ئەم مانگە بێتەوە کارەبا ئەبێ 120,000 بم بەس کارەبا ئیتر بێ لە کرێی دوکانەکە ئیتر بێ لە شاگرد ئیتر من سیارم پێ بانزین مەوێ تێگەی یعنی بەجددی دەستیان گرۆ بینە قاقای خەڵک نرخی بازین و سوتەمەنی زانی گەڕێەوە خۆمان پێی ڕاهاتی تا خۆشە بووین پێی بەجددی یعنی ئەوان وا بۆم نە بەرنمەیەکەکەن سەرەتا چۆنەڵی وا ئەیەنە بەردەم خەڵک ئەیخانە گوێی خەڵک بزانیم خەڵکە هیچ کێشەی هەیە لەگەڵ یاگە ئێمە ئەمە بکەین بۆم نە بازین گرانکەین خەڵکەکەی کێشەی نییە دوای یەکسە بڕیاە دێ گرانە بێ بەڵام ئێستا باز لەوە کرێ حکوومەتی هەرێم کارەبا بەرهەمێنێ هەناردەکە بۆ شارەکانی تری عێراق یعنی ئێمە خۆمان پێداویستیەکەمان هەمووی 10 ساعت کارەبامان نییە چۆن نتوانن ناردەی بکەم بۆ ئەوە بێزەبت ڕاستە من خۆم دانیشتووی ینی لە بازیان دانیشتوم چەندێک هاتووم ئەوە نابێتمەتە سلێمانی لەوێ کارەبا بەرهەمێنرێ ئەینێرن بۆ مووسڵ تێگەی بۆ مووسڵیانێر بە پێچەوە بازیان خۆی کارەبای نییە یعنی کارمەندەکانی ئەوەی کە کارەباگە ئەنێرن خۆیان لە ماڵەوە کارەبایان نییە لە حکومەت برسە بۆ یعنی بۆ ئەبێ من کە کارەباکەی خۆمە نەمبێ بۆ ئەبێ ئەو کارەبای نەبێ هی خۆی نەبێ ناتوانێت وزە بەرهەم بێنێ ئەو هەیبێ بۆ یعنی بەداخۆ بەڕاستیان ئەم حکومەتە هیچ ئەمەلێکی نییە هیچ چاکسازی شەکەی ناشتیوانە بەجددی ینی هیچ ئەمەلێک دڵخۆشکرد نییە ینی هیچ شتێک نییە تۆ لە دوور بڕوانی بڵێ ئیشەڵا بۆ داهاتووی نەوەکەم شتێکی وایە یم دوو ڕۆژتە مناڵم بێ
بەڕاستی ئەترسم لەوەی تۆکەی بترسن لەوە ئەترسم بۆیە ینی ئەگەر دواکەوتم لە مناڵ و شتیوە نەمبێ یانی بەڕاستی لە داهاتوێت کێشەی کارەبا تاکەی بەم شێوازە بەردەوام بێت تۆ خۆت ئێستا لە ناو کارەبای پسپۆڕیت هەیە تاکەی ئەم کێشانە بەردەوام واللهی ئەم کێشانە بەچی بەڕاستی ئێستا کە ئەم کارەبای ئەو سعاتە زیرەکەی بۆ دانراوە ئەبێ بەردەوام کارەباتە بێ بەڕاستی ئەزانی بۆ لەبەرەوە ئەمپێرەکەش کە کەم بۆتەوە بۆ بە 30 ئەمپێر بەڕاستی داڵدەی خەڵکەکە ئەیە بەڵام لە حاڵەتێکە کە تۆزێ خەڵکەکە چاوی لە کارەباکەوە بێت خۆ لە هەموو حاڵەتێکا کە کارەبا خەڵکەکە زیاتر دای بگرسێ خۆی زەرەرەکات لەسەر هەم مادەی لە مەسلەی مادەیە زەرەرەکە هەم ئەو چیزەیە کە بەکارێنە تەمەنی کوردە بێت ئێستا بەس بۆ نمونەیەکێک لە هۆکارەکان زۆر جارکە لە سێ ڕەنگە بۆیلەر بێ ئیش پێ بکرێت یا خودت سپلیت بێ یا خۆت بۆ نمونە هیتەر بێ ئەی خەڵک چی بکات تا خۆی گەرم کاتەوە تا بۆ من ئاوێکی گەرم دەستکەوی خۆی پێ بشوە بەڵام ئەمانش بەکارێ کارەباکە ئیمڕۆ بەدیلەکە بڵێ چییە بەڕاستی نازانم بڵێم چی بڵێم کارەبا خۆی بۆ مەسلەی یاو گەرمکردن بۆیلەر ماڵ نییە لێ ئەوە نەکات بزەبێت بەڵام ئەویش نییە ئەبێ حسابە بۆ بکە کە ئاوەکە گەرم بوو بیکوژێنێتەوە یا هەموو بۆیلەرێک ئۆتۆماتیکی خۆی لەسەر بێت بۆ شیاری هەبێ نەچێت لەسەر هەشتا داینە با لەسەر 6 داینێ تێگەشی ئەو بۆیلەرە خۆی ئۆتۆماتیکەکات هەچ ئەچیزەیە ئۆتۆماتیشی کرد باشترە ئەی یەک شتی دیکە تا چەند دابشکردنی سوتەمەنی بۆ نمونەوەکو نەوت وەکو غاز و ئەمانە بدرێ بە خەڵک کاریگەری بێ لەسەری لۆد لەسەر ئەمانەکەم بێتەوە خەڵک لە جیاتی ئامێرەکان بۆ نمونە سۆبا بەکار بێ وڵی اینجاگە حکومت نەوت بە بۆ خەڵکە بەخوا هیچی پێویستی بە کارەبانیە لۆد لەسەر ئەمیشکەمە بێت بزەبر لەسەر حکومت کەمە بێتەوە لەسەر زەرز کەمە بێتەوە لە هەمان کادا ماڵ سووتانن کەمە بێتەوە زەرری خەڵک کەمە بێتەوە بەڵام بەڕاستی کە نەوتەکە سا من خۆم بەنیسبە خۆمەوە 4 دانە ساڵی 1 لیتر نەوتم وە نەگرتووە 4 ساڵە هیچیان پێ نەوتم وە نەگرتووە وتیان وەزیر دێدا لە دەرگا و بەرمینە نەوتەدا جا هەموو شتێ منیش بە قسە ئەتوانم هەموو شتێ بکەم هەموو شتێکە کردەوەی لەگەڵا نەبوو نەکرێ باشە و نەژوترێ باشە بەس وەکو جەناب دەڵێ ئێستاگەر من نەتوانم شتێ بکەم قەت وعد نادەم ئێستاوان چۆن وعد دەدەن و ناشتوان وعدەکەش بەسەر وڵای اینجا خۆەوە بەدەست من نیاگە بەدەست من بۆ ئەوم هەڵەگر لە یادامە ناو فرێمەیەکی کەمدانە تێگەشی پێشببینی خۆت کۆتا پرسیارم پێشببینیەکەی تاکەی کێشە کارەبای وڵاتە بەردەوام بەخوا هیچ ئەقلم نایبرێت یعنی کارەبا کێشەی کارەبا یعنی بڵێ تەواو ببێت کۆتایی نایە نەبەخوا وەکو ژمارە وایە ژمارە چۆن کۆتایی نایویش ئەوە ئەوە سەیرتر ئەمە 4-5 میلیۆن کەسین ژێریشمان پڕە لە نەوت و سوتەمەنی هێشتا چا حەلی ئەو کە کێشەیمان پێ ئینشەڵا نەوتی تیانە بۆیە من بەزەوە ناڵم ئینشەڵا نەوتی تیانە بۆ ڕەنگە ئەو کاتە حەلمان پێ بوو بەخوا ئێستا کەرکووکی ئەگەر نەوتی تیانە بۆیە دەمێ بوو بەدەست ئێمەوە بوو بەڕاستی یعنی ئەمە واقعە کور باش نییە بەخ چەند سەعاتتانە لە شەو ڕۆژەکە بەخوا نازانم سیانزەیە یانزەی شتێکەوە ئایا 11 ساعت کارەباکە بە تەواوەتی پێتان دەن یاخود کەمترە لەو ئەبرێت زوو ئەبرێت ئارەوەڵا زۆر هەڵەسێتەوە چۆن کێشەی کارەبا چارەسەر بێت چەند ساڵە خەڵک بەدەست ئەم کێشەی و ئەناڵێ چۆن میلەت زیاکە دانیشتوانەکە زیاکە کورە بینا زیاکە ئەوە هۆکارەکەی ئەوەیە چۆن حەلە بێ ینی ئیسا بۆ نمونە تۆ گریمان تۆ ڕۆژێ ڕۆژان کەنە بەزی تا بێت دووەتەکە بەرەو خراپی ڕادانی بۆ چکە دانیشتوانەکەی زیاکە بینا زیاکە ڕێژەی دانیشتوان زیاد بوونە دانیشتوان بەش ناکە هەتاوەرە تۆ ئەوەکەی چۆن چارەسەرەکرێ بەڕای تۆ حەلی وەسەد چییە بۆ ئەمە خەڵکیش ئاوا پێ نەگیرە و لەو لاشەوە بتوان کارەبایەکی ینی وەسەدیان دەست وڵی ئەمە بەحساب کردیان بە چلان پێر بەحساب چارەسەری بۆ دەستەوە چار کردی و یان بەردەوام بیان کۆ نازانیان ڕاستی چلم پێرەکە ئەدرێ بە خەڵک چل باوەڕ ناکەم ساڵن بۆ بەسی خواواڵ بۆ حاڵەتەی چۆکراوە بە پێوەری زیرەک هێشتا خەڵک بڕێکی کەم کار بەش ناکەنەوە ئەی بەدیلی خەڵک چیە بۆی سەمەونە زۆر جار وەزارەتی کارەبا داوا کاڵێ بۆیلەر بەکارمێن سپلیت بەکارمێن هیتەر بەکارمێن ئەی خەڵک چی بکە بۆ ئەوی خۆی گەرم کاتەوە بۆی تۆزی ئاوی گەرمی دەست بکەی خۆی پێ چار چێ نازانێت برا هاوینان نەبێ بەهارە هاوین ئەم مۆرچە هەروە خۆ مۆرچە بەش ناکە هەتا ئێوەرە بڵێن 4 ساعات تا 9 ساعتەوە
باوەڕ ناکەم هەر بەش ناکە بەش ناکە زانی بۆ ویستی ئەڵێن هەناردەیەکەن بۆ شارەکانی تری عێراق بەخوا من و تۆ نازانین بەخواگامان لێ نییە هەواڵەکەم لای ئەڵێ کارەبا هەناردەکرێ بۆ هەندێک شاری عێراق لە هەرێمی کوردستانەوە بەرهەمەێنێت چۆن خۆمان پێداویستەکەی خۆمان بەش ناکە کەچی بۆ خەڵکی دیکەێنێت لای نازانم گە تیجارەتی پێ بکەن وایە نازانم پێت وایە بۆ تیجارەتە هەی بۆ چی بۆ ئەو بەلاشەیە بە وڵات بەغا ئەی بۆ نایدا بە خۆمان خەڵکەکەی خۆمان گیری خوارد وردەی پێنەی بێ وردەی پێ نییە پارەی پێ نییە لە بڵێن یان و دەگەر ئەم جۆزە زیرەکە دابنێن چ لەم پێ بدەینە خەڵک چارەسەر بێت بەرەوەڵاوتان چارەسەر بێ بەڵام بەخوا درویان کرد ڕەنگە خراپتریش بوو بێ خراپتریش بۆ ئەجا چوون ئێستاکە ئەمریکان دەرکردووە ئەمپێری مۆلیدە لە 10هزارەوە هەی مۆلیدەکان لە 10هزارەوە بۆ 20هزار گرانتر بووە گرانیان کردەوە بڕیاریشمان داوە دەوری 500 ماڵ 600 ماڵ لێرە ئەچین ئیمزا کۆکەینەوە ئەی بین ئەین بە تەلەڤیزۆنێک بەو خۆ ئەو مۆلیدەی هەڵکەنەی سووتێنین نامانەوێ ئێستا زۆر گران بووە لەسەر هەر زۆر دوو زەلام ماڵێکە دوو زەلام سێ زەلام ئیشکا بەس بەشی پارەی کارەبا و مۆلیدە و غاز و نەوت ناکە فەقیر مرد ئێستا خۆ باز لەوە کرێ حکوومەتی هەرێم کارەبا هەناردەی مووسڵەکە ئیشارەکانی عێراقەکە ئەوە چۆن بەشی خۆمان ناکە هەناردەی جوێنی دیکە با نەیلێرە بۆیە با بیا بە خۆمان حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ڕازەکە ئەڵێ قسەیکەم بیستووە ئەڵێ پارەی کارەباەوەی کە قەرزە لە لای لە سا پازەی بۆ شکێنین بەڵام هەموو موچە خۆرێک بە خانە نشینەوە حەڤە مانگی مەغاش خوراوە داوای هەموو مانگەوە سەرکی کارەبانێرە بۆ سەر ئەوە ناکات لەوە بیست ناکە بڵێت بابێن لەم فەقیر وەژارە لە شەڕی داعاش بە دوام معاشەی خورا حکومەت خواردی حسابیەوە ناکا کە گوایە ئەم معاشەم گێڕێتەوە بیخاتە بری قەرزی ئەم کارەبای بۆ فەقیر و هەژار لە سا 15 بۆ دابەزێنێ هەر نایم نادێ نەبخوا هەر نایم بابی بیبڕێ ئیدارەی کارەبای ئێستا ئەڵێ خەڵک با بۆیلەر دای نەگیرسێنە بۆ نمونە هیتەر هەڵ نەکە ئەی خەڵک چۆن خۆی گەرم کاتەوە لەو لاوە نەوت و غازیشی پێ نادا ئەی چی بکە خەڵک ئەی باشە بابێن ئەوان بێن خۆیان چن لە بەحرەکەی دوکانە خۆیان چون زانم بتوانن ئاوی گەرم پێویست نییە بنەکان بێن لە بەحرەکەی دوکانە خۆیان بسۆمزان بە ئاوی سارەتوان خۆیان بە ئاوی سارەتوان خۆیان شۆرن ئەو خەڵکە پێویستانە چلەی جستانە بەفرە سەرمایە تێگەیشتن لەو میلەتە پێویستی بە ئاوی گەرمە پێویستی بە کارەبایە پێویستی بە غازە بە نەوتە نەوت 2 ساڵە هەر نەدراوە ئێمە جا وڵاتێکیشین یەک دنیا نەوت و یەدەگ و غازوشتیشمان هەیە ئێستا گیریان خواردە ناتوانەوە ئەنیا لە چەمچەماڵە بەشی کوردستانی نەوتیایە لەگەڵ شیوا شۆکە ئەی کوا نەوتەکەمان ئەی کوا غازەکەمان واللهی وەک پێتەڵێم سێ زەلام لە ماڵێکە ئیش بکە بەشی پارەی کارەبا نەوت غاز مۆلیدە بەشی ئەمارەی دەست ناکەوێت وەزی کارەبایەوە چۆنە وڵا هەتا بڵێ خراپە لە چ ڕوویەکەوە خراپە هەر نییە کارەبا شەو ڕۆژی هەر سعادیان 9 ساعت کارەبایان کارەبا ئەی مۆلیدە مۆریدە هەیە مۆریدەکە جان بە مۆریدەکەی ها بە تاریکیە بێ شەو دانیش ساڵی نرخی کارەبای مۆلیدەیش زۆر گرام ئەرەوەڵا ئەمپێردی 20هزار 20هزارە ئێستا باز لەوە کرێت ینی حکوومەت زۆر جاوەزارەتی کارەبا ئەڵێ با نەوت با بڵین بۆیلەر دامەگیرسێن یان بۆ نمونە سپلی دامەگیرسێن هیتەر دامەگیرسێن ئەی خەڵک بەدیلی چییە بۆ نمونە چۆن بتوانێت بێنن خۆیان لەگەر بە ئای سار توانیان خۆیان سوێن نێمەشدای ناگیرسێن بەس خۆیان بە بەرچاومان یەک نەفەر خۆیان بشوێن نێمەش هەردای ناگیرسێن ئەم کێشەی کارەبا تەسەورەکەی تاکەی بەردەوام بێت 30 ساڵە 30 ساڵە حکوومەتی کوردی حکومەکان تاکەی ئەم کێشەی چارەسەر تا ئەمانە ئادز بن هەر چاک ناوێ ومێد و پێیان نییە ڕۆژە لە ڕۆژە هیچەکە دەنێک ئەمەدم پیانی ئەمە حاڵە خەڵکێکە گەرە و جۆزە زیرەکانە دابنێن چ لەم پێکارەبا دەن و کێشی چ کارەبا چارەسەرەکەی ئایا کێشی کارەبا چارەسەر بووە وڵایەتی نازانم تا سەرم نەبەوە نازانم خەدا ژیراویان ئەوە چۆنە کارەباکە
والله کارەباکمان هەر هیچ ئی ڕێیسیشمان هەر بەعامانایە ڕیسی چەند کارەباتان پێدن لە سا یەکم پێڕە نازانم چەند دەکەمەی کە دایان نابۆ خۆیان نە لە مەبەستم سعات چەند سعات پێتاندە لە شەو ڕۆژە شەو ڕۆژ وەڵام شەو ڕۆژەشی بڵێن هەمانە لە عاسرەوە دێ تاکو سعات 12 سعات 12 دەکوژێتەوە ئەی باشە ئەم وڵاتی خۆمان ێستا پڕە لەم غازی سروشتی و لە نەوت و لە سوتەمەنی بۆ ناتوان چارەسەرێم کارەبایە جاخی کاکە ئەوانە ئازانی چی چارەسەریان پێ ناکرێت چونکە چارەسەری خۆیان پێ ناکرێت لەبەر ئەم ناولا مەگەر وەزیری کارەبامان نییە پسپۆر نین لەم بابەتانە یاخە پسپۆرە بم بڵێن چەگەنەیکەم دەسەڵاتی من هەیە کە کابراج فەقیرین نیمانە بخواانە بارە دوخواانە ئەوەی کە دەسەڵاتی هەیە دینەمەی بۆ داناوە ئەوانەی کە دەسەڵاتە 24 ساعت کارەبای هەیە بەڵام ئەمن تۆ نیمانە بەڵام فەقیرەکە نیەتی ناوەڵە باشە بەس خۆ باز لەوەکرێ حکوومەت ێستا کارەبا هەناردەی مووسڵ و شارەکانی تری عێراقیشەکە ئەی خۆمان چۆن نیمانە هەناردیەکە بۆشێ وڵای جا بڵێن چی وڵای ئەوە دەبێت لەوان پرسییم بڵێرە کاکە ئێوە بخۆتانە مشکلەی ئەو ملێتە چۆن چارێ سەری یەکەن وڵاتەکە حەوت ساعات ئەوی شەو ئەگەر خەوتی کارەباکە دەنێ بۆی خبری نەبێ ئاگەر لێبێ سفرێ شوواکەی ئاگەر نەبێ باشە بەس خۆتیان ئەو جۆزە زیرەکانە دابنین کێشەی کارەبا چارەسەر وڵای ئێستا دوو نیش پێ بکەی هەڵەسێ دار بێت تەلەفۆن بداری کارەباکە جۆزەکەڵ دەرەوە ئەی ئەرێ وەڵا بۆچی ناتوانین کێشەی کارەبا چارەسەرکەن وڵاتێکی پڕ لە سوتەمەنی پڕ لە گاز دەوڵەمەند کارەبای 5 میلیۆن کەسیان بێدابینە وەڵا برا خەتای خەڵکەیە بۆچی خەتای خەڵکان هەرچی لێکن لێ بەسەر چاو ئەوان بەوەش خوان ئینە بنەوە باشە بەس خۆ ئێستا حکوومەتی هەرێم کارەبا هەناردەکە بۆ شارەکانی تری عێراق یعنی چۆن هەناردەیەەکە هەیە بۆ شارانە بۆ خەڵکی خۆمان وەڵی بڵێم چی نازانم دەوێت ئیسفادە لەوانەیە کە نازانم ئیسفادە لە خۆمان ناکە لە خۆمان ناکە باشە بەس خۆی ئەمە مەگەر میلەتی خۆمان نییە خۆمان حکومە خۆنێ ئێمە هەر لەگەڕێنی بە هەر چۆنێ بێ وەیە جۆ نادەنێ باشەمە زۆرێ لە بێگانە پەرستیش نییە بەرە وەڵا ئەو تووشە وڵاتەکەی هەموون تۆباران کرد و خەڵکی نێشت و هەموو ڕاوێکانە پاڕوشەکەی یاداوە تورکیا و ئەی چۆن تۆ ئەگەر لەگوێ ئێمانە بوویتای چۆن کێشەی کارەبا چارەسەرەکە وەڵی جێی کارەبا من هەمووشم لە جێ ئەمان وایە هەمووشم نەکارەبا هەمووشم چا کرد هەموو شتێ زمانە نازان بیکە وەڵی نازانم بە بخۆ بخوان بۆخوان من تاواخەمی کەڵکان نیە بە بخوان مێنن سلام علیکم علیکم لایەوە وەستی کارەبا چۆنە چەند سعات کارەباتان پێ هەروەجێرەوەیە مە هەمان لە خزەرگەتەی کارەبای تر وەختی وایە 2 سعاتەیە و در وەختی وایە 2 سعاتەیە و در نییە کارەبا لە دوای خەوتنی شەڵیەکە وەڵا لە دەور 3 و 2 نیوایەتەوە ئاگات لێ نەبێ ئاگا لە هیچ شتێ دەبێ ئەگە ئیتەرێ شتێ هەڵکەی باشە بەس وتیان جۆزەی زیرەک دابنێت کێشەی کارەبا چارەسەرەکرێ وتر ئەم کێشێتەوە ڕاز ناکەن ئەگەر ڕاستیان کردە ئەبواە مۆریدە نەبە کارەبای زیرەک بەردەوام ئیشی کردە ساڵین کارەبای مۆریدەش 2000 گرانتر بووە لە جارە وەرە زیاترە ئێستا نادەم باسی 40,000 وانەکەن ئەم پێڕی نام 15,000 چەنەیەتەوە 18,000 19,000 شتێ وایە هێشتا ناخوردووی ئەمە نازان بەس ئێمە ئێستاوە 30 ساڵە 30 ساڵ بۆ 30 ساڵە حکمی خۆمانەکەین خۆمان خاوەنی خۆمانی بۆ تا ئێستا نەیانتوانی ئەم کێشەیە چارەسەر بکەن بۆ گیران خواردە بەزەوە وەڵای ئەتوانن بەس نایکەن بۆیتر بزانە سەبەبەکەی نازانم چییە بەس ئەتوانن بیکەن بەس نایکەن بەس خۆ سوتەمەنیمان زۆرە وڵاتێکی دەوڵەمەنین یعنی عەدەدی خەڵکەکەشمان کەمە 5 میلیۆن کەس و نەوتی ئەم وڵاتی ئێمە ئێران و تورکیاش بەخێوە کاکە بەڕاستی بیکەیت ئێران و تورکیا چەند نفوسیان زۆرە بەخوا هەردووکیان بەخێوەکە بە نەوت و غازیە بۆ هەموو زەختەی کە لەسەرەتی غاز کارەبا با بڵێن نەوت هەموو ئەمانەی دابین کردە بۆ خەڵکەکەی ئێمە 5 میلیۆن کەسین ئەو نزیکەی 90 میلیۆن کەسی شە پێ ناڵێم ئەڵێم بەخوا و دوو وڵاتش بەخێوەکە پارەی داهاتی ئەم وڵاتی ئێمە بەڵام نایکەنی دەنەگە نەیکەن چییە بەس خۆ کاربا هەناردەکەن بۆ عێراق بۆ مووسڵ بۆ کەرکووک بۆچی بۆ ئەوانە هەیە بۆچی بۆ خەڵکی خۆمانی وەڵی تر ئەڵێن یەکان خۆمان بێپایە بۆ کوێچن ئەو پەڕی من خۆت ڕێگاگرێتی بۆ بەحرەکان نەخینکییان یان دەرەی یا خنکی تر هەروەیە یان گەڕیتەوە عیبە نییە بە وڵاتی ئێمە 5 میلیۆن کەس بین ئاوا گینا خواردە بەدەست کارەبا کورد خیانەتکار نەبووە ڕۆژی بەم ڕۆژە نەگەی کات کورد هەر خیانەتکار بووە لە حەد لە وڵاتاک ئەنا بەداخەوە بۆ ئەم دەوڵەتداریەکە ئیکەن ئەنا
یەکێکی وە گوێمە بێ ئیش و بێکارە بێ دانیشێ لە شوێنەکە نەمە عاشق هەبێ نە هیچ شتێک هەبێ وەڵی کرێکاریشیان نێشتۆ لە وڵات تا کرێکاری هەموو کارێکیان سەخت و گران کردە من سێ وەستایە زانم باوەڕەکە هیچیانم بەدەست نایە ئەمە نایە خەڵکی زۆر وەستایش دەزانی سێ جۆر وەستایی دەزانم ئەمە نایە خەڵکی ناوەتە وڵاتەوە بە بەراژە چێ و کاکە من ناتوانم بە سحری ئەو ئیشکەم کابرا ئێرانیە ناوە کاکە 10,000 کیلۆ ڕۆژی بۆ ئیسفادەی زۆرە بەس بۆ من نییە وەزی کارەباییەوە لە ماڵەوە لێرە لە شوێنی ئیشتان چۆنە کارەبا هەر بەعام لە سەدەی 21 ساڵی 2022 عیبە لە وڵاتێکا کە ئەم هەموو شتێوتیا هەیە ئەم هەموو با بڵێن حوتە منۆک و خۆت باسی کرد حوتەمین وڵاتە لە ڕووی بەرهەمێنانی گازی سروشتیەوە ئەم هەموو شتێک نەتوانراوە ئیسفادەیشی لێ بکرێ بۆی کە کارەبایەکی باش بۆ وڵاتە دابینکرێ بە کارەبای مۆلی دەش و بە کارەبای ڕێسیش هێشتا نەتوانرا 24 کاتژمێرەکە کارەبا بدرێ ئێستا لە منتیقەی ماڵی خۆتان کارەبای حکومی چەند ساعت تقریبان پێتان بە تقریبی لاچێ 2 ساعت بۆ 3 ساعت هەر ئەوە هەبێ لە 24 ساعتەکە بەڵام خۆم وەرزە و ریزستانە خەڵک پێویستی بە کارەبایە ئایا بم شێوازە ژیانکردن سەخت نییە بۆ خەڵک لەولایشەوە بۆ نمونە نەوتینی خۆی پێگەرم کاتەوە لەولاوە کارەبای حکومی پێنادەن ئەمە تا چەند سەختە بۆ وڵاتی کێش و گرفتی بۆ دروستەکە بەدڵنیاییەوە زۆر سەختە ئەسا کەسێک کە با بڵێن وەسعشتی زۆر باش نەبێ لەولاوە معاشەکەی نییە لەم لاوە ئیش و کاری ناوبازار نییە شتی تر نییە تۆ پێویست بە نەوتە بێ پێویست کارەباکە حاڵی ئاوا بێ پێویست بە بەدیلێکی ترە بێ کە نەوتە سێرەکەی نەوتەکەش نییە پێویست بە بەدیلێکی ترە بێ ئەن هیچ بەدیلێکمان نییە لەم کاتێ بەڵام خۆ باز لەوە کرێ حکوومەتی هەرێم نەوت هەناردەی شارەکانی تری عێراقکە چۆن نەتوانێت بەرهەمی بهێنێ بۆ ئەوان هەناردە بکە بەڵام خۆمان لێرە گیرمان خوارد بێ بەدەست کارەبا مەسەلەکەی لێ پارە زیاترەکە ئیسفادە بۆ خۆیان زیاترە بێ بە خەڵکی بدەن ئیسفادە ناکەن باکیدی ئەو ئیسفادە ناکەن ئەگەر تۆ لە ڕووی دارەوە سێرە بکەی ئیسفادەکە بۆ زیاترەکە بیفرۆشیەوە گلەی بە نرخێکی ڕەمزی بێ بە خەڵک یاری کراوە نێجاری وایە لە هەفتەیەکە 2 ڕۆژ ئەگەر بدرێ لە شوێنی ئیشەکەمان باس دەکەم 2 ساعات زیاتر نییە هەرەوەنێ ئەی لە ڕووی کارەبای مۆلیدەوە ئێستا باز لەوە کرێن نرخی کارەبای مۆلیدە زیادی کردووە لە ڕووی مۆلیدەوە کردووە غاز زیادی کردووە نەوت زیادی کردووە هەموو ئەمانە کە لە زستانە پێویستە سەخت نییە بەم شێوازە ینی بۆ شوێنی ئیشتان بۆ ماڵەوەتان بەم شێوازە لەم وەرزەیە طبعا سەختە بەس چیەکەی زۆر خراپە ینی بەڕاستی بە دەرەجەیەکە زیاد لە حەد خراپە سەر خۆمان ڕۆژانەیە بۆ دوکانە مەناچاری ساعت 12 دوکانکەینەوە بۆ 12 پێش 12 کارەبانیە مەگەر ڕۆژانەمەکە چۆن هەبڵی کارەبا هەبێت ئەنی باوەڕەکەیمە دەڕابەکەمان هەیە دوای ناتوانین بەرزیکەینەوە چکە شەحنی کارەباک بە شۆ ناکە شەوەکەی تابانی شەحنی کاتەوە کە بتوانین دەڕابە بکەینەوە باسییان لەوە کرد ئەگەر ئەم پێوەری زیرەکە دامرێ چ لەم پێرکارەبا درێ بە هاوڵاتی و تر کێشە کارەباش بەرەو چارەسەرڕەوە ئایا ینی لە دوای ئەوە ئێستا هیچ چارەسەرێک هیچ وەزی باشتر نەبوو خراپتر بوو ناوەڵای هیچ باشنەوەی خۆ بڵاویان کردەوە نووسراوە کراوە بە 30 ئەمپێر کەمتر بۆتەوە لە بۆ ماڵانیش کەمترە سە من 40 ئەمپێر بەشەکە بڵێ بەش ناکات بەس تۆ هەم وحدەی زۆر گرانە هەم ناتوانانی بڵێ بەشیەوە کە بەدلی خۆت ئیش بە شێوازی بازرگانی تجاری بەڵێ بڵێ من تجاریە بیناکە بڵێ محایلی خۆی بەس زۆر گرانە ینی لەم زستانەیە ئەبێت شتێکی کەم هەڵکەیت تۆ دەرەقەتی ئەوە نایە ڕاستە بڵێ کرێنەی دەرەقەتی کارەباکە نایە شەڵە کرێکە بی باشتر لی بڵێ بەس کارەباکە و باش بێت نە ئیشیان یەشتووە نە هیچ بەڵام ئێستا ئەم کێشە و گرفتی کارەبایە نزیکەی 30 ساڵە خەڵک بەدەستیەوە ئەناڵێنێ لەو لاوە ئێستا باز لەوە کرێ حکوومەت هێرێم کارەبان هاردەکە بۆ مووسڵ و بۆ کەرکوانە ئەوە چۆن بۆ دەرەوەی هەرێمی کوردستان کارەبا ئەتوانێت هەناردە بکە بەڵام بۆ هاوڵاتیەکانی خۆی بۆ شێوازی خۆی ڕاستەکە دەستی خۆش بێ ئەنی خۆی سەوای لێ هاتووە نای بڵێ کوردم بڵێ عێراقیم هەر وڵاتیکە بڵێ کوردی عێراقیم ینی بڵێ نەک بڵێ کوردستانم ئەوەنەی شت بۆ خەڵکە کرێت بۆ دەوروبەری ئەکرێت بۆ سلێمانی ناکرێت ڕاستە لە هەولێر بڵێ باشتر بێ لە کەرکک بڵێ باشترە هەموو شتێک نایانەوە خزمەتی خەڵکی خۆیان بکەن ئایا قازانجیان لەوانە هاوڵاتی خزمەت ناپیویستیان پێ نییە هیچ پێویستیان پێ نیە چونکە کوردەکەی خوان ناسن خەڵکی خوان ناسن چۆنە کاتی دەنگدانە هەر هەمووی دەنگیان بووە چونکە بە حساومی کێشەی معاشی هەیە زۆر دەنگدانەکرێت هەموو شەڕەپەڕۆیە هەر هەمووی وەزاری کارەبا هەمیشە داوایەوەکە هەڵێت کای هاوڵاتیان بە بۆ لێر بەکارنێنین سپلیت بەکارنێن بۆ نمونە ئیتر بەکارنێن لەو لای شەوزستانە بۆ نمونە ئەگەر نەوتیش دابش ناکرێت غازیش نات ئەی هاوڵاتیە بێت چی بکات بەدیلی وەڵا بێت دار بڕێتەوە
پۆلیسی ژینگەی بۆ دان دارێکیش ببڕیتەوە 500 غەرامەیەتی وەڵام ئەگەر دار ببڕیتەوە نانی وادیشدا بۆ من نەوت بدرێ بە هاوڵاتی بۆ ئەمساڵ ئەوە زۆربەی خەڵگەڵێ منیش نەوتیشم وەرنەگرتووە ئەی خەڵگە بێ بچی خۆی گەرم کاتەوە کارەباش ناتەن نەوتیان پێ نەدا نییە نەوەڵا خەڵگەڵە بەشتی ئەوە ناکات کات بڵێش لای شەحنێکی شەحن کاتەوە نە نەوتەیە نە کارەبایە نە غازە خەڵک لەم سەر بخۆن لە بە ڕۆژانە خۆمان نەبین لە سوۆسیال میدیا لە فەیسبووکەی بینین ڕێزی نەوت بانزین هەمووی لەم سەر بۆ سەرگیراوە عنی 1000 نەفەر هەیە 100 نەفەر ڕەسەراگرێت بەس لەوەی 2000 کەمتریان لەوی غازێ وەربگرێت ماڵێکە دوو زەلام سێ زەلام ئیشکا بەس بەشی پارەی کارەبا و مۆلیدە و غاز و نەوت ناکە یعنی کارمەندەکانی ئەوەی کە کارەباگە ئەنێرن خۆیان لە ماڵەوە کارەبایان بێنم خۆیان لەگەر بە ئای سارتوانیان خۆیان سوەر نیێمەشدای ناجیستێت یعنی کارەبا کێشەی کارەبا یعنی بڵێ تاو ببێت کۆتایی نایە نەبەخوا وەکو ژمارە وایە ژمارە چۆن کۆتایی نایوی ژاوای کارەبای ئەو دوکانە چییە ملیۆنێک و 200,000 بێتەوە سێکتەری کارەبا بەرەو تەفنیش بوون ڕۆی سێکتەری تەندروستی هەر تەفنیش بوو یعنی هەموو بارەکان بەرەو نەمان ئەچێ یا ڕەبی کەسڵی خۆڵە شوێرەیە نەگرێت بکێتە خەستەخانە کورد خیانەتکار نەبووە ڕۆژی بەم ڕۆژە نەگەیکات لە دوای زیاتر لە 30 ساڵ حکومڕانیکردن ئێستا کارەبایی حکومی تا ڕادەی 8 سعات بۆ 9 سعات دەدرێ بە هاوڵاتیان بۆ بەدیلی ئەمە هاتن مۆلیدەی گەڕەکەکانیاندانا ئێستا نرخی ئەمپێری مۆلیدەکانیش لە نزیکی 18,000ەوە بەرز بۆتەوە بۆ نزیکەی 20,000 هاوڵاتیان گلەی لەوەکەن ئێمە وڵاتێکین دەوڵەمەندین بە گازێکی سروشتی زۆر بە نەوت بەڵام هەتا ئێستا کێشەی سوتەمەنی و کێشەی کارەبامان هەیە ئەوان باز لەوەکەن چۆن حکوومەت دەتوانێت کارەبا هەناردەی شارەکە ئینتری عێراق بکە بەڵام ناتوانێت بۆ خەڵکی هەرێمی کوردستان دابین بکرێ کە ژمارەی دانیشتوانەکەمان نزیکەی 5 بۆ 6 ملیۆن کەسە ئەگەر بەڕاستی وڵاتێکی فەقیر بوو نایە ڕەنگە خەڵکەکە گلەیان نەکردایە بەڵام وڵاتێکی دەوڵەمەند بەو هەموو سوتەمەنیە بەو هەموو نەوتە بە هەموو گازە سروشتیە ئای بێ بۆی هەتا ئێستا کارەبای حکومیەکەی نزیکەی 8 بۆ 9 سعات کارەبا بێت بەنامەیەم جارەی مایکی پەیام کۆتایی هات تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورتانە سپێرم خواتان